정치위원 해군 중장 김창국 동 ناوی لە هیچ قوتابخانەیەک تۆمار نەکراوە و لە ماڵەوە دەخوێنێت حەزی لە ئەسب سواری مەلەکردن و خلیسکێنەی سەربەفرە و ناوی تەواوی ئەو کەسانەش گۆڕاون کە هەمان ناویان لێنراوە. ئەمە چیم جو ئای کچە تەمەندە ساڵەکەی سەرۆکی کۆریای باکوورە کە لەگەڵ باوکیدا بەشداری لە ڕێوڕسمەکان و تاقیکردنەوە موشەکیەکانی وڵاتەکەیدا دەکات و بە جێنشینی چاوەڕوانکراوی باوکیدا دەنرێت. چین لە 2 ئەیلول بە شەمەندە فەرەگول لە نەبڕەکەی گەشتەکەی بۆ چین دەست پێ کرد و کچەکەی یاوەری دەکرد. کیم جۆن ئون زۆر سوورە لەسەر پاراستنی نهێنەکانی ژیانی خانەوادەکەی بۆیە زانیاریی کەم لەبارەیانەوە دەزانرێت. تەنانەت ماوەیەکی زۆر چیم ئەنجامدانی هاوسەرگیری لەگەڵ ڕیسۆلجو شاردەوە. یەک مانگ دوای دەرکەوتنیان لە بەردەم خەڵکدا لە تەموزی 2012 ئەنجامدانی هاوسەرگیریەکەیان پشتڕاست کرایەوە و ساڵێک دواتر کچێکیان بوو. لە دوای یەکەم دەرکەوتنی لە کۆتایی ساڵی 2022 چیم جو ئای بۆتە جێگەی سەرنجی میدیاکان لە کاتێکدا نازنامەکەی بە درێژایی چەندین ساڵ شاراوە بوو. ئێستا بە شێوەیەکی بەردەوام لە چالاکیە گشتیەکاندا لەگەڵ باوکی دەردەکەوێت. ئەم دەرکەوتنانە گومانی دروست کردووە دەربارەی ئەگەریبوونی ئەو بەجێنشینی باوکی لە پیاو سالارترین وڵاتی جیهاندا. لەو کاتەوە بە شێوەیەکی بەردەوام لە چالاکیە جیاوازەکاندا لەگەڵ باوکی بینراوە. لەم دوایانەدا لە ئاهەنگەکانی سەری ساڵدا لە یاریگاییەکی ئایار لە پیۆنگیانگ باوکو کچ یەکتریان ماچ کرد و وێنەکانیان بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بوونەوە. لە کانونی یەکەمی 2023 لە کاتی هەڵدانی پێشکەوتوترین موشەکی دوورمەودای کۆریای باکوور پێکەوە دەرکەوتن. هەروەها لە تشرینی دووەمی هەمان ساڵدا لە کاتی هەڵدانی مانگێکی دەستکرد لە تەنیش باوکیەوە بوو. پیۆنگیانگ مانگەشەی ئەوەی دەکرد کە ئەم مانگە دەستکردا دەرفەت بە کیم جۆنگ ئون دەدات کۆشتی سپی ببینێت. تەنانەت لە میدیای فەرمی کۆریای باکووریشدا باسی ناوی کچەکەی کیم جۆنگ ئون و تەمەنی ناکرێت و پێشبینی دەکرێت ئێستا تەمەنی نزیکەی 10 ساڵ بێت. چاودێرانی کۆریای باکوور دەڵێن چیم جو ئای وەک کچە بەڕێزەکەی باوکی ناو دەبرێت نەک کچە خۆشەویستەکە. نازناوی بەڕێز بۆ ڕێزدارترین کەسایەتەکان لە کۆریای باکوور بەکاردەهێنرێت و ئاماژەیە بۆ پێگەیەکی تایبەت و ڕێزێکی زۆر. لە کۆریای باکوور کە وڵاتێکی یەکجار گۆشەگیرە هۆکاری دەرکەوتنی پێشوەختەی کیم جو ئای لەگەڵ باوکی نازانرێت. بە هاوڵاتیانی کۆریای باکوور وتراوە کە بنەماڵی کیم لە نەژادێکی پیرۆزەوە هاتوون، تەنها ئەوان دەتوانن وڵاتەکە بەڕێوە ببەن. کۆریای باکوور لە دامەزراندنیەوە لە 1948ەوە لەلایەن پیاوانی بنەماڵی کیمەوە بەڕێوە دەبرێت. ئەگەر کیم جو ئای ڕۆژێک جێگەی باوکی بگرێتەوە دەبێتە یەکەمین ژن کە وڵاتەکە بەڕێوە بات. جگە لە کچەکەی باسی کەسێکی دیکەش دەکرێت بۆ جێگرتنەوەی چیم جۆن ئو، ئەویش خوشکەکەی سەرۆکی کۆریای باکوور واتە چیم یو جۆنگە. لە ئاداری 2014 میدیای فەرمی دەوڵەت بۆ یەکەم جار بە فەرمی باسی چیم یو جۆنگی کرد کە لە پۆستێکی باڵادا لە پارتی کرێکارانی کۆریایی دەسەڵاتدار